قمار هم تاوان هم دیاردەیەکی ماڵوێرانکەرە کە لە هیچ نەریت و ڕەوشت و ئاینێک ڕێگە پێدراو نییە بەتایبەت لە ڕەوشت و نەریتی کۆمەڵایەتی کوردیدا. هاوکاتیش لەم بەرنامەیە بۆ یەکەم جارە کۆمەڵێک گرتەی ڤیدیۆیی تایبەتی نەبینراو کە بە کامێڕەی تایبەتی هێزە تایبەتەکانی ئاسایشی هەولێر تۆمار کراوە کەوا نیشانەدات قماربازەکان چۆن یاری دەکەن و چۆن لە ئۆپەراسیۆنە تایبەتەکان دەستگیر دەکرێن. ئەم هەوڵانی حکوومەتیش بۆتە هۆی بنبڕکردن و سنوردارکردنی ئەم تاوانە و ئەم یاریە. هاوکات ئەو گرتە ڤیدیۆیانە بڵاو دەکەینەوە. لەم بەرنامەیەش بە دوواداچوون و لێکۆڵینەوەی زیاتر و ورتر دەکەین کە دەمانێت بزانین ئەم یاریە چ زیانێک بە کۆمەلگا دەگەینێت. هاوکاتیش هەوڵەکانی حکوومەت نیشانەدەن بۆ بنبڕکردنی ئەم دیاردە و ئەم تاوانەی کە ئەنجامەدرێت. شوێن پەنجا بۆ یەکەم جارە لەسەر دیاردە و تاوانی قماری ئەلکترۆنی و گازینۆکان بە شێوەیەکی مەیدانی بە دوواداچوون دەکات. لە بەرنامەی شوێن پەنجا ماوەی چەند مانجێک شوێن ئاسەوار و تاوانی قمار بووین و بنکۆڵکاریمان کرد بە شێوەیەکی مەیدانی بۆ ئەوەی ئەم تاوانە دەستنیشان بکەین و بزانین چێن ئەوانەی ئەم تاوانە و لەکوێ ئەنجامیەدەن. دوای بە دوواداچوونی وردی هێزەکانی ئاسایشی هەولێر شوێنی قمارخانەکان دیاری دەکرێن. لە چەند بەرنمەیەک شوێن پەنجە تەواوی ئەم دیمەنی چاتی هەڵکوتان و ئۆپەراسیۆنی دەژیکردن و نیشاندانی ئەم گازنۆ و قمارخانانە بڵاو دەکاتەوە. بەشێکی دیمەنەکان لە کامێرەی چاودێری قمارخانەکان تۆمار کراون کە قمارچیەکان دەستە نێو گازنۆکە ئەم یاریە ئەنجام بدەن. ساتی ئەنجامدانی ئەم یاریە لەلایەن قمارچیەکان لە قمارخانەکان بڵاو دەکەینەوە کە دیمەنەکان تایبەتن بە بەرنامەی شوێن پەنجە لە کوردستان بیستار ئەم دیمەنانە لە کامێرەی چاودێری قمارخانەکان تۆمار کراون. دوای دەستنیشانکردنی شوێنی تۆمەتباران و باندەکانی قمارخانە و گازینۆکان هێزەکانی ئاسایشی هەولێر دەست بە ئۆپەراسیۆن و پێش ئەم ئۆپەراسیۆنانەش چاودێری ئەم شوێنانە دەکەن. لە کاتی ئەنجامدانی ئەم یاری و قمارچیەکان کە ئەم ساتە دەست دەکەن بە ئەنجامدانی قمار، بەڵام ئەوان بێئاگان کە ئەم گازینۆ و قمارخانە لە ژێر چاودێری هێزەکانی ئاسایشی هەولێردایە. ئیتر هەست دەکەن چاودێری دەکرێن و ڕادەکەن. لا شوێن پەنجە دیمەنی نەبینراو و نەبیستراوی ئۆپەراسیۆنی هێزە تایبەتەکانی ئەنجومەنی ئاسایش و دژە تیرۆری کوردستان و ئاسایشی هەولێر لە هەڵکوتانە سەر گازینۆ شاراوەکان و قمارخانەکان لە ناوچە چۆڵ و دوور لە ئاوەدانی بڵاو دەکەینەوە.
لە شوێن پەنجە بە دۆداچوون دەکەین و لێکۆڵینەوە دەکەین. دەمانەوێت بزانین چێن ئەو یاریانە بەڕێوە دەبن و چێن ئەوانەی هەوڵی بۆ دەدەن. بۆچی بە شێوەی شاراوەی لەو ناوچە دوورانە لە ژێر چاودێری ترس قماربازەکان ئەم یاریە ئەنجام بدەن. لەم بەرنامە ڕۆڵی حکومەت و هێزەکانی ناوەخۆ و ئاسایش لە بنبڕکردنی ئەم تاوانە دەخێنە ڕوو. لەم گازونەیانە باندێکی ئافرەتان پیاوان کە بیانین بەڕێوەی دەبن کە کەلوپەلەکانیان لە سنووری وڵاتی ئێران بە قاچاق هێناوتە هەرێمی کوردستان بۆ ئەنجامدانی ئەم یاریە و ئیدی ئەم نەخۆشیە دەبێتە هۆی ماڵوێرانی هەر کەسێک کە جیرۆدە و ئاڵوودەی بێت. ئێستا ئێمە گەیشتنە ناو بەڕێبەراتی ئاسایشی هەولێر. لێرە دەمانەوێت یەکێک لە ئەفسەرە بەرپرسەکانی هێزە تایبەتەکانی ئاسایش هەولێر و بینین. دەمانێت بزانین ئەوان چیان کردووە، زانیاریەکان چییە بۆ دەرجیکردنی ئەو باندانە و ئەو کەسانەی ئەو یاری و ئەو تاوان و ئەو دیاردەیە کە دەیانەوێت بینە ناو کۆمەڵگا. دەمانێت بیان بینین، قسەیان لەگەڵ بکەین و چەند پرسیارێکیان ئاراستە بکەین. لێرە ئەفسەری جموجۆڵ لە ئاسایشی هەولێر باز لە هەوڵ و ئەرکەکانیان بۆ دەرجیکردنی تۆمەتباران و نەهێشتنی ئەم دیاردە و تاوانە دەکات. ئێوە چیتان کردووە وەکو هێزەکانی ناوخۆ وەکو ئاسایشی هەولێر بۆ دەستگیرکردن یان دەست بەسەداگرتنی ئەو کەلوپەلانە و بنبڕکردنی قمار و قمارخانەکان؟ چونکە وەک دەزانرێت ئەوانە زیانی گەورە بە کۆمەلگە دەگەێنن، بە تایبەت لە ئێستادا خەڵکانێکی زۆر بەهۆی ئەو یاریە هەم ئاڵوودە بوونە هەم زیانیان پێگەیشتووە. طبیعی ئێمە وەکو ژووری ئۆپەراسیۆنی تایبەت ئاگدار کراینەوە کە چەند زانیاریەکیاندا پێمان کە لە ناوشاری هەولێر و دەوروبەری هەولێر شێوازی دروستبوونی قمارخانە هەیە بە شێوازی نایاسایی و شاراوە. طبیعی ئێمەش دوای ئەوەی تیمەکانمان ڕەوانە کرد بۆ لێکۆڵینەوەکردنیان لەم شوێنانە و لەو بابەتانە کە بزانین قماری تێدا دەکرێت یان نا. دوای ئەوەی دەستنیشانمان کردن و توانیمان بە زووترین کات چەند ئۆپەراسیۆنێکی تایبەت دابنین و دەست بەسەر ئەم قمارخانانەدا بگرین. لە کاتی دەست بە سەداگرتنی ئەو قمارخانانە طبیعی چوینە ژوورەوە کە ئامێرێکی زۆری ئەلکترۆنیمان بینی کەوا قماری پێدەکەن و هەروەها جیهازی پۆکەر و هەروەها خەڵکێکی زۆر لەوێندەر سەرقاڵی یاری قمار بوون و هەروەها بە خۆشحاڵیەوە توانیمان هەم دەست بەسەر ئامێرەکان و ئەو کەسانی کە لەوێن دەرقماریان دەکرد دەستیان بەسەردا بگرین. زۆربەی زۆری ئەوانەی کە ئەوێ بەڕێوە دەبات زۆربەی زۆری خەڵکی بیانی بوون و ئێستاش ئەوانش دەستگیر کراون، پەراوی لێکۆڵینەوەیان بۆ کراوەتەوە، ڕەوانەی بەردەم دادگا کراون. بەشێک لە هاوڵاتیان بە تایبەت کە لە بەرنامەی یەکەمی کوردستان 24 لە سۆشیال میدیای کوردستان 24 کەوا ڤیدیۆکان بڵاو کرایەوە لە ئۆپەراسیۆنی تایبەت کەوا چەند قمارخانەیەک داخران، خەڵک پرسیاریوەی دەکرد ئەو ئامێر و ئالەت و پێداویستیانە چۆن هاتۆتە ناو شاری هەولێر یان هەرێمی کوردستان؟ طبعی ئەمەش دوای زانیاری وەرگرتنەکانمان دوای لێکۆڵینەوەمان کە کۆتایی پێهێنا ئەو ئامێرانە بە شێوازی پارچە داخل دەکرێت وەکو گەیم بە شێوازی قاچاق و بە شێوازی پارچە وەکو ماوادی احتیاتی ئەلکترۆنیات کە داخل دەکرێت. دوای ئەوە لێرانە پارچە لێک دەدرێت و وەکو ئامێرەکە بەکاری دێنن و دەبێتە یاری قماری ئەلکترۆنی. هەوڵەکانی حکوومەت و دەستگا ئەمنیەکان چییە بۆ بنبڕکردنی ئەو تاوان و ئەو دیاردەیە ئەو قمار و قمارخانە و قماربازانە کەوا دەیانەوێت ئەو یاریوەکو
نەخۆشی بناو کۆمەلگا بڵاوکەنەوە. ئێمە دڵنیایی دەدەینە حاڵاتیانی خۆشەویستی خۆمان واروەها ئێمە هەروەکو هێزەکانی ناوەخۆ ئێمە بەردەوام دەبین لە بمبڕکردنی ئەم دیاردانەی قمارکردن کەوا دەبێتە هۆی تێکچوونی شیرازەی کۆمەلگا و شیرازەی خێزان و داواکاریشمان لە هاوڵاتیانی خۆشەویست ئەوەیە ئەوانێک کە ئاڵودەی ئەم یاریە قمارن لێی خۆیان لێ بەدوور بگرن و داواش لە هاوڵاتیان دەکەین هاوکارمان بن لە کاتی بینینی هەر حاڵەتێکی ئەوها بە زووترین کات ئاگدارمان بکەنەوە. Мне 32 года. Я из Кыргызстана. خەڵکی کیرگستانم تەمەنم 32 ساڵە هاتووم لێرە کار بکەم وەکو دیلەر. ئەو کەسانەی ئێمەیان هێناوەتە ئێرە وا بڕیار بوو بمان بن بۆ سلێمانی لەوێ کار بکەین. 3-4 ڕۆژ کارمان کرد پاسپۆرتەکانیان لێ وەرگرتووینەتەوە. بەڵێنی 2500 دۆلاریان پێدا بووین کە مانگانەوەری بگرین. Паспорта отобрали у нас. بەڵام هەروتیان ئەمڕۆنا سبەی تا دەستگیر کراین. بەڵام من نەمزانیوە کاری دیلەر لە کوردستان ڕێگە پێدراو نییە. Из Казахстана. 1990 года. خەڵکی کازاغستانم. کوڕەکەم لێرە کارەکات دیلەرە. وتی وەرن لێرە کاری دیلەری بکەن لە سلێمانی بە 2500 دۆلار. لە وڵاتی ئێمە کاری دیلەری ڕێگە پێدراوە بە فەرمی هەیە. منیش لەگەڵ هاوسەرەکەم بڕیارماندا بین بۆ کوردستان. بۆ چەند ڕۆژێک ئێمەیان لە فندقدانەوە وتیان تا هەمووتان کۆ بنەوە ئەو کات دەتان بینە سەرکار. ئێمە 4 ڕۆژ لێرە بووین پاشان پاسپۆرتەکانیان داینەوە و ئەو کاتە وتیان بڕۆن. هەر ئەو ڕۆژە دەستگیر کراین. ئێرە یەکێکە لەو هۆڵانە لەو قاعانەی بەڕێبەراتی ئاسایشی هەولێر کەوا سەدان کەلوپەلی و پێداویستی یاری قمارکردن لە قمارخانەکان کە دەستی بەسەدا گیرا بوو لێرە دەست بەسە کراوە. طبعاً ئەو ئامێرانە کە دەگوترێت بە شێوەیەکی قاچاق کە پارچە پارچە دێت لێرە تا دەکرێت. دواتر دەبن لە نێو کۆمەلگای کوردی لە نێو شاری هەولێر هەموو شارەکان لە هەرێمی کوردستان لە نێو شارەکان لە شوێنی شاراوە بڵاو دەکرێنەوە و یاری قماری پێ دەکرێت. بەڵام دوای ئەو ئۆپەراسیۆنە ڕێژەیەکی ێزگار زۆر لە سەدان ئامێری ئەلکترۆنی یاری قمار لێرە دەستیان بەسەدا گیراوە کۆنتڕۆل کراوە پێش ئەوەی ئەوانە کە ئامادە کراون پێش ئەوەی بگەنێ کۆمەلگا ئەو دەستانەیان بڕی بۆ ئەوەی ئەو نەخۆشیە نەچێتە نێو کۆمەلگا و ماڵی کە زوێران نەکات. دەستمان گر بەسەر ئەو ئامێرانە کەوا لە کۆگاکان حەشاردرا بوو کەوا دەیبینیشن بە ماوەیەکی زۆرە دانراوە چاوەڕێی فرسەتێک دەکرێت کەوا دابدرێت بۆ کەلوپەلانەی پشتەوەش هەموو ئامادەکاری کامل کراوە بە کۆی دەبینین لێرانە مێزی پۆکەر لێرانە چەندانەیەک لێرانە دانراوە هەروەها کە دەبینن ئەم ئامێرانە ئیقمارن کە ئەلکترۆنینە بە ڕێژەیەکی زۆر دەستیان بەسەرداگیراوە هەروەها و کەلوپەلانەی ترشکەوە ئامادە کرابوون بۆ بەکارهێنانی یاری قمار. ئەو ئامێرانەی کە دەیبینین ماڵی چەندەها کەسی کاوڵ کردووە لەبەرەوەی دەبێتە تێکدانی خێزان ئێمەش وەکو هێزەکانی ناوەخۆ دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی خۆشەویست ئەوانەی کەوا دەست بەم کارانە دەبن ئێمە دەستگیریان دەکەین و بە تونترین شێوە سزایان دەدەین. هێزەکانی ناوخۆ زۆر بە توندی لە دوو ئەو کەسانن لە دوو ئەو باندانن و کۆمەڵێکی زۆر لەو باند و لە کەسانیان دەرجی کردووە ئەوانش دەیانەوێت ئەو یاریە بێنن شوێنەکاندا دەخرێت کۆگاکاندا دەخرێت کەلوپەلەکانش دەست بەسەر دەکرێن و ناو دەبردرێن هاوکاتیش ئەو کەسانەی کەوا بازرگانی پێوەکەن یاری پێوە دەکەن هەم ئەوانەی کە خاوەنن هەم ئەوانەی کە دەشیکەن دەدێنە یاسا و دادگا چونکە ئەمە نەخۆشێکی کوشندەیە هەوڵ دەدەن بنبڕیکەن ئەم نەخۆشیە نێو کۆمەلگا نەمینێت بۆ ئەوەی کەسی تر ماڵی وێران نەبێت.
یاساکی ئاینی باز لە تاوانی ئەم یاریە لە ڕوانگەی ئاینی ئیسلام دەکات. قمار خوای تبارك وتعالى لقرآن بيروز باسي كرديا كوا حرامة كوا تاوانا كوا جناحة هركسك أو كردوي أنزام بدا ببرقفي رب العالمين دكي رب العزة هنايتي لقر عارق خواردنوا لقر أنصاب أزلام كعلماء لتفسير باسي ويدا كندرين كرديتي قريني شرك يعني واتا قمار كردن وكو أوي كأنما شرك لبو خوای تبارك وتعالى بكي پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو قومارەی کرد وەکو ئەوەیە دەستی بەخینی بەرازی سۆر هەڵگەڕابی یان بە گۆشتەکەی یعنی بزانە ئەوە تاوانێکی چەند گەورەیە لێرە ئێستا زۆر ناو ناتۆر هەیە پێی دەرێن قومار پێی دەرێن ڕۆلێت پێی دەرێن ئۆکەی پێی دەرێن ناوەچی دیشی هەیە کە دەرێن مامۆستاوانە هەموو لە چێ دەزانی و هەروەهاش کۆنکانی پێ دەرێن ئەوە زۆر گوناح و تاوانێکی زۆرە ئەوە لە ڕوانگەی شەرعی لە ڕوانگەی ئینسانیش ئەگەر بێت و تەمەشا بکەین زەرەرەکی گەلک زۆری هەیە ئەو بابەتە زەرەرەکان لە چییە مەثەلەن یەک لەو زەرەرانە ئەوەیە کەوا ئیوها هەیە گەنجی ئێوە هەیە چووە قوماری کردیە دوایە پارەی پێنمایە چوو لە داک و بابی دزیە پارەی دزیە هەتا بێ قومارەکەی بکە ئیوها هەیە سەعاتەکەی دەستی لە دەستدانایە ئیوها هەیە موبایلەکەی لە دەستدانایە بەرێ ئیوها هەیە یعنی بەداخەوە کە ئەو قسەش دەکەی خێزانی خۆی لە سەردانایە سیارەکەی لە سەردانایە ماڵەکەی لە سەردانایە طبعاً وەلو لەو فترەی ئەمە تەمەشا دەکەین دەستگا ئەمنیەکان ئەوانەی کە ئەمنیەتی ئەو بابەتەی دەپارێزن و چەند شتێکی چاچیان کردیە بەڕاستی یعنی ئەو جێگای قومارخانانە یاخود ئەو جێگایانەی کە جێگای لەشفرۆشیە کەوا ئەو جێگایی کەوا خدا و پێغەمبەر پێی ناخۆشە دەیکەن کە دەچنە ئەو هەڵمەتەی دەکەن بەڕاستی جێگای دەستخۆشیە بەڵام هێشتان تونند و تۆڵتر بی دەستخۆشیان لێ دەکەین زیاتر گەرم و گورتر بن لەبەر ئەوەی ئەوە ئەمر بە چاکەیە و نەهیە لە منکەر ئەو زەرمەندانە چییە بە سەبەبی ئەوەی کەوا ڕوودەدا بە سەبەبی ئەو قومارە یەک لەوان وتمان ئەوەیە کەوا لە داک و باب لە کەسی خۆی دزی زۆر دەبی و هەروەها کوشتن زۆر دەبی چەند کەس یەکدریان کوشتێ بە سەبەبی ئەو قوماری کە دۆڕاندیتی کابرا تۆڕە بۆ ڕاست دەماچەی دەرهینای لێدایە لە بەروی بە دەفتەر زەرری کردیە بێکاری زۆر دەبی لە بەرەوەی گەنجەکە دەستە شتێکی دانیشتە لێن دەر قومارەکەی دەکا مەست دەبی بە سەعات بە مانگ بە ڕۆژ بە ساڵ مەستی ئەوی دەبی ئاگاداری ئیش و کاری نابی پارێزەرێک باز لە سزای یاسایی ئەم تاوانە دەکات و هاوکاتیش سزاکەی وا نیشانەدات کە ئەم سزایە نابێتە هۆی ئەوەی ئەم قومارچی و قوماربازانە دووبارە دەست بەم یاریە بکەنەوە. قومارکردن دروستکردنی گڕوپێکی مافیاگەریە لەسەر حیسابی لە ناوبردن لە بینبردنی خێزانەکانی تر ئەوانەی کە قوماری دەکەن. یاسای عێراقی زۆر زەعیفە لە بواری قوماردا مادە 389 لە یاسای عقوباتی عێراقی ساڵی 1969 دەرچووە ئەوەی هەموار کراوە تەنیا بڕە پارەکانە بەڕاستی زۆر زەعیفە سزای ئەو کەسانی کە قومارە و قومارخانە و شتیوا دادەنێن ئەو شوێنانە دادەنێن بە حەبسی حتا 1 ساڵی داناوە لەگەر غەرامەی 50,000 تاکو 200,000 زیاتر نەبێ ئەوە یەک دوو ئەوانی کە قوماری دەکەن بە 1 مانگ حەبسی بۆیان داناوە لە یاسا سێش مسادرەکردنی هەموو ئەو ممتەلەکاتی کە لە شوێنی قومارخانەکان هەیە بەندێکی تریش هەیە دە لە حاکم حەقی هەیە حتا 1 ساڵ ئەو شوێنە دابخە بەڕاستی ئەو یاسایە هەموارکردنێکی دەوێتەوە زۆر زەعیفە ئیجراعاتەکانێکی زۆر لاوازە چونکە خەڵکانێک دێن بە دەفتەر دەدۆڕن بە هەزارە دۆلار دەدۆڕێنن ژیانی خۆیان دەفەوتێنن کێشەی خێزانی و کۆمەڵایەتی زۆر لێ دروست دەبی تەلاقی لێ دروست دەبی کوشتنی لێ دروست دەبیتن دزینی لێ دروست دەبی ئەو کەسەی فێرە قومار دەبی هەموو شتێک دەکات
گوێلێنیە لەوەی ئەو قمارکێرەکە گوێنیە لەوەی مانگێک دەستە جۆرە دێتەوە دەرێ عینشت دەکات ئەو کەسێک کە قمارخانەی هەیە لەوانەیە بە سەدا بە ملیۆنا دلار فایدەی لێ بکە گوێلێنیە لەوەی ساڵێک بستە جۆرێ دێتەوە دەرێ عین کاری خۆی دەکات دوو یاسا کاتی خۆی تەشریع کرابوون لە مەجلس قیادەی سەورە یەکێکیان دەڵێ ئەو کەسەی چ قمارخانەی دانابوو یانیش قماری دەکا حکمی خواردبی حتایە مافی ئەوەی نییە شاهدی بداتەوە لە هیچ دادگاکان ئی دووەمیش چەند پلەیەکی وەزیفی دیاری کردبوو بەڕێوەبەرە گشتیەکان بەرەو سەرێ بەڕێوەبەری قوتابخانەکان ئەوانەی لە سلکی ئاسکەری ئیش دەکەن ئەوانە ئەگەر لە شوێنی قمارخانەکان بینران و جیران 3 ساڵ زیندانی دەکرێن و لە کارەکانیان دوور دەخرێنەوە ئەوەی بەرچاو دیارە ئاسایش ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە قەپاتکردنی قمارخانەکان چونکە هیچ یاسایەکمانی ئەمە ڕێگە بدە قمارخانەکان بکرێنەوە و ئەوانەی کە قمارخانەکەش دەکەن پێشتر کە ئاماژان پێکرد بووینە مافیا چونکە ئەو قمارخانانە مافیاگەری لێ دروست دەبی کەسانی مافیا دروست دەکە ئەو کەسانش لەسەر حیسابی لە ناوبردننی چەند خێزانێکی تر کە دێن ئالوودەی ئەو ئیشە دەبن بەڕاستی بەڕای من قمارکردن لە مەوادی مخدر و ئەوانە زۆر 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 خراپترە مەوادی مخدر لەوانەیە تۆ تەسیر لە خۆت بکەی لەوانەیە شتێکی کەم ببێ ئالوودەی ببێ عیلاجیش دەکرێت بەڵام ئالوودەبوونی قمار نە هەموو شتێکی لەسەردادنێ زۆر حالەتی وا هەبووە سمعە و کەرامەت و شەڕەفیشی کابرا لەسەرداناوە خێزان و منداڵیشی لەسەرداناوە بەڕاستی دەبی ئەو یاسایە هەموار بکرێتەوە بە شێوەیەکی تەواو و دادگاکان بە مەزبوطی داخلی مەوزوعی قمارخانە بن چونکە تەنها ئەرکی ئاسایش نییە ئەوە ئەرکی دادگاکانیشە سزای تۆند بدەنە ئەو کەسانی کە قمارخانەکان دەکەنەوە. لە کۆتایی بەرنامەی شوێن پەنجە دەمانەوێت ئەوە باز بکەین ئامانزی بەرنامەی شوێن پەنجە کەمکردنەوەی تاوان و نەهێشتنی تاوانەکانە بە هەموو زۆرەکانیەوە و دەمانەوێت کۆمەڵگەیەکی هۆشیار دروست بکەین هەر کاتێک هەر تاوانێکت بەرامبەر ئەنجام درا پێویستە پەنا بۆ یاسا بی بێ ئەوەی بیر لە تۆڵەسەنەوە بکەیتەوە بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی تەندروست و هۆشیار و سەلامەت بنیاد بنین.